ئەی بژیوانە وا دیارە ئەمڕۆژ ڕۆژێکی یادگاری خۆشە دانیشتووی لە سەیرانگا جوانەکەی سەرنجخانەکە با مەبەستی شەرگۆرانی بۆ دۆستۆزیزانە با دەست و پەنجەی دڵنەواسی بەتوانای شاری سێسای مامۆستاوری عەزیز با کامێرە جوانەکەی ناکە گۆرانی عەزیز ناکە گۆرانی ڤیدۆ ڕووزە هێزی برای چوتان ئەمە پێشێنی تەمەناکەم بەدڵتان بێت بۆ کامێرە جوانەکەی ڤیدۆ ڕووزە بۆ کاکە سەنگەری عەزیز
ژێ ساس